ئەوتان لەبێتۆم کاتتان باش. بەردەوام حکوومەت هێرەمی کوردستان پلانەکانی لە چەندین بواری جیاوازدا چڕ کردوتەوە. بۆ جێبەجێکردنی ئەم پلانانە پێویستی بە سیاسەتێکی گشتگیرە لەسەر ئاستی گشتی و وەتاکە کەسیش پێویستە کاکە ڕەچاوی چەندین لایەن بکرێت ئەم لایەنانە هاوشان بێ لەگەڵ ستانداردە گیانیەکان. جا من ئەمڕۆ باسی لایەنێکەکەین کە پێویستەکە لە نەخشەدانانی و پلاندانان بۆ داهاتوو ئاوەدانی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت، ئەویش ماستەر پلانی شارەکانە و هەموو ئەو پێوەرانەی کە پێویستن بۆ شارێکی زیرەک بۆ پێویستن بۆ شارێکی مۆدرن و هاوشان لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو. هەڵبەت بە ڕەچاوکردنی چەندین لایەنی گرنگ وەکو لایەنی ژینگەی و ئابووری و خەسڵەتە کولتوریەکانیش کە وەک خۆی بەهێڵدێتەوە. بۆ مەبەستا لەگەڵ کەسێکی شارەزا و وردبین قساکەم کە بەڕێز خاتوو ڕووناک حەسەن ماستەر لە بواری نەخشەدانانی ئاوەدانیدا کارەکات. بەڕێزیان شارەزایی تەواویان لەو بوارەدا هەیە. خاتوو ڕووناکەم کاتت باش بەخێر هاتی. باش، زۆر سپاس، ئێوە بەخێر بن. خۆشحاڵم جارێکی تر گفتوگۆ ئەکەمەوە لەگەڵتە. زۆر سپاس. خاتوو ڕووناک، ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا ئەم پاکێجە ناوازەیە بوو پێشەوەی کە قسە بکەین لەسەر بابەتەکانی دیکە مەوێ ئاماژە بەوە بکەم کە کاتێک ئەم پەڕاوانەمان گرتە دەست و بینیمان زانیمان یەکسەر دۆستی ژینگەیە. لەو بابەتانە دروستکراوە هەم لە ڕووی کوالەتیر لە ڕووی شێوە و ئەندازەکەشەوە زۆر جوانە، لە ڕووی دیزاینکردنیەوە زۆر تایبەتە، جگە لەوەش کە دۆستی ژینگەی و بە شێوازێکە کە لە داهاتوو نابێتە زیانێک. بیرۆکەی ئەمە چی بوو؟ ئەتوانن لەمەوە پێمان بڵێن کە ئەمە پێناسەیە کە بۆی کە ئیشیش بکرێت پێویستەکە ڕەچاوی ژینگە پارێزی بکرێت؟ بەڵێ، ئەمە پێناسەیەکە کە ئیتر بە خەڵک بناسێنین کە نەخشەدانانی ئاوەدانی تەنها ئەوە نییە کە ئێمە نەخشە بۆ شارەکاندا بنێنیان پێیان بڵێن کە زۆنەکان کوێیە و خەتەکانی هاتوو چۆلەکوێەوە ئەبێت ئەوە لە خەڵک تێبگەێنین کە نەخشەدانانی ئاوەدانی هەموو بوارەکانی تری ژیان ئەگرێتەوە. گرنگترینیشیان بابەتی پاراستنی ژینگەیە. لەبەر ئەوە ئێمە ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین، یەکەم کەس خۆمان بین کە ئەو شتانە بەکار بێنین کە شتێک نەبێت کە زەرەر بە ژینگەمان بگەێنێ. بۆیە ئەو مەوادانەمان اختیار کرد کە بە هیچ شێوەیەک بابەتی نایلۆن و ئەو بابەتانی تیانە بێت. هەروەها لەلایەکی تریشەوە کاری دەستی گەنجەکانی خۆمانە، گەنجی کووردە، ینی ڕەخسانی هەلێکی کار بوو و گەیاندنی پەیامێک بوو بۆ ئەو کەسانی کە لێرە بەشدار ئەبن کە ئیتر لەمەوەدا ئەوانیش پشتگیری لەو کەسانە بکەن کە تازە دەست بەکارکردن ئەکەن و یانە ناو بازارەوە. هەروەها لەلایەکی تریشەوە پاراستنی کەلتوری کوردی وەکو لە تیانوسەکانە ئەیبینن، هەروەها نامیلکێکی تریشی تایە. لە نامیلکەکەیە تەرکیزمان خستۆتە سەر ئەو وشانەی کە لە تەلارسازی کوردیە بەکار هاتووە. بەڕاستی تەلارسازی کوردی تەلارسازێکی زۆر ئەوڵەمەند بۆ کاتی خۆی. لەبەر ئەوە پێویستمان کرد بە پێویستمان زانی کە جارێکی تر لێرە ئێمە دیسانەوە زیینگوی بکەینەوە، ئەگەر بە چەند وشەیەکیش بێ، بە نامیلکێکی بچووکیش بێ جارێ، هەتاوەکو دوایی ئینشاءالله خەڵکیکی تر دەوڵەمەنی بکات و شتی تریشی بخاتە سەر. بێگومان هەر لەم پەڕاوەیە زۆر جوانە کە بە شێوازێکە نووسراوە تاق پەنجەرە هەموو ناوی ئەو شوێنە و ناوەکانیان دەرگا و لاشیپان. بەڵێ، ئەمە زۆر جوانە بۆ هەر کەسێک بەردەستی بکەوێت ئەزانێت کە لە کۆندا چ شێوازێکی باش و جوان لە تەلارسازی کوردەواریە هەبووە. وەجگەلەوە ئێوە تایبەتمەندیکی دیکە ئەوە بوو کە هەندێک تۆوی گوڵتان ئامادە کردووە کە هەر کەس لە شوێنی خۆی توانێ بیڕۆێنە. جا سوودی ئەمەیان چی بوو؟ بەڵێ، سوودی ئەمە ئەو تۆوی ئەو گوڵە جۆرا و جۆرانەیە کە هەنگ و مێروە باڵدارە سوودبەخشەکان ڕائەکێشێ بۆ خۆی. ئەویش کەیەکێکە لە سەرچاوی تەلقیح بۆ ئەوەی کە سەوزایی زیاد ببێ. ئەویش بۆ پاراستنی ژینگەی شارەکانمانە و ئەوە پەیامێکی ترە کە ئەیین بە خەڵک هەر کەسێک لە جێگەی خۆیەوە ئەگەر حتا بە مەتر مورەبعێکیش بەیان لە باڵکۆنەکەشیا بێت، جارێکی تر ئەو نوع گوڵانە بچێنێتەوە کە هەم ئەو مێروانەی پێ زیاد ببێ، هەم سەرچاوەیەکی سەرەکی یعنی بەدەستهێنانی خۆراکیشە. باشە، پێم خۆشە وەڵامی ئەمەمان بیتەوە تا چەند ماستەر پلانی شارەکان گونجاوە لەگەڵ پێوەرە ژینگەییەکان و لەگەڵ پێوەرە ئابوووریەکان و پاڵپشتە بێت بۆ هەر یەک لەو پێوەرانەی دیکەی کە پەیوەستە بە ژیانی کۆمەڵایەتی و تا دەگاتە دوای.
بە خۆشحاڵیەوە ئەم جارە لە ئەپدەیتکردنی ماستەر پلانی هەولێرە زۆر بەڕوونی ئەو بارانە هەمووی ڕەچاو کراوە و دیراسەیەکی زۆر باشی لەسەر کراوە و لە داهاتوێکی زۆر نزیک ئەگاتە کۆتایی و ئیتر دەست بەجێبەجێکردنی ئەکرێ. هەروەها بە خۆشحاڵیەوە ماستەر پلانی شار و شارۆچکەکان کە چەند لەبەر بڵێن ئیکۆنۆمیک کرایسس ڕاوەستا بوو ئەم جارە دەستی پێکردەوە و ئیتر بەردەوام ئەبین لە ماستەر پلانەکان تەواوکردنی ماستەر پلانی شار و شارۆچکەکان کە ئیتر ئەم جارە بەڕوئیەکی تر سیر ئەکرێت. ئەم جارە هەموو لایەنەکانی تری ماستەر پلان وەکو لایەنی ئابووری، لایەنی تەندروستی، لایەنی ژینگەیی، ئیتر ئەو لایەنانەی کە بەپێی ستانداردە جیهانیەکانن لەسەر ئەوە دەستی پێ ئەکرێت و بۆ شێوازە ئەبێت ماستەر پلان. نەخشەدانانی ئاوەدانی تا چەند کاریگەریە بێت لەسەر ئابووری هەرێمی کوردستان؟ بەڕاستی نەخشەدارانی ئاوادانی کاریگەریکی زۆر گرنگی ئەبێت، چونکە یەکێک لەو شتانەی کە لە نەخشەدارانی ئاوادانی ئەرکەکەیەتی ئەوەیە کە ئەم شێوازە تازەیە بەکاربهێنین کە لە جیهانە ئێستا پێویستە و ئیشیشی لەسەر ئەکرێت بە خۆشحاڵیەوە. ئەوەیە کە ئیتر ئێمە بینە سەر ئەو ڕێچکەیە یان ئەو سیاسەتەی کە ئیتر شارەکان خۆیان بەخێو بکەن. کە ئەمەش کاریگەریکی زۆر باشی ئەبێ لەسەر ئابووری، چونکە شارەکانی ئێمە دەوڵەمەندە لە هەموو ناحەیەکەوە، لە ناحەی گەشت و گوزارەوە بێت، لە ناحەی کشت و کاڵەوە بێت کە بتوانێت ئیتر ئەو سیاسەتە بگرینە بەر. بۆ هیواین بەڵێ خات و ڕووناک خۆشحاڵ بووین. سوپاس بۆ بەڕێستان بۆ ڕوونکردنەوەنە بە هیواین کە کارەکانتان پرۆژەکانتان لە داهات و ڕنگدانەوەی گرنگی هەیە بێت لەسەر بوژانەوەی ئابووری هەرێمی کوردستان بە گشتی و لەسەر تەواوی کایەکانی دیکە. زۆر سوپاس بۆ گرنگیدانی ئێوە، بەخێربن. زۆر سوپاس.